پیرۆزبایی لە گشت قوتابیان دەکەم بە تایبەتی بە شەکەی خۆم ئافرەتان و لەدایک بوون. لەم ڕۆژەدا ڕۆژێکی نوێ دەست پێ دەکات. هیوادارم لە حکومەت و لەلایەنی پەیوەندیدار کە وەزارەتی تەندروستیە کە پەیوەندی لەگەڵ پەیمانگایەکە ئێمە هەیە ئاوڕێک لە قوتابیەکان بداتەوە بۆ ئەوەی دابمەزرێن. دوای ماندووبوونێکی زۆر توانیم سەرکەوتن بەدەست بێنم ئەوش بە یارمەتی دایک و باوکم دەستی ئاماز دەکەم زۆر یارمەتی منیان داوە لەو ڕۆژێک کە چووم هەتا ئێستاکە کە دەرچوومە ڕۆژ بە ڕۆژ زیاتر یارمەتیان داوە. هیوادارم بمە کەسێک کە وڵاتەکەم شانازیم پێوە بکە بمە ئەوەی دی شانازی خێزانەکەم کە ئانۆ یارمەتی منیان داوە. الجی خطابیه که از پیشکا زمان کردیمه هم هر سال ویستاوالا که پیراد بین ونده کنیشا خطابی دین کافل کلون ما کردیش چه پک دیدن و هر سال وکی بیرهاتن اکیدید که دا چجار وکی بدون جهلت ما وی زمانی دا چجارا فلکلور خوی کردیش بیر نکن. اما که پشکا زمان کردی رابینه و چالاکیا که فلکلوری بو جبرکو برزنه بید فلکلوری کردی و ام همی آماده نبو گیرانا و روژا فلکلوری. راپەڕین بۆ زانستەکانی کۆمیتە سێمەنی فستیڤاڵی زانستی و کەلتوری و هونەری ساڵانی خۆی ساز کرد. دیارە فستیڤاڵە لە سێ بەش پێکاتوە بەشی زانستەکەی کە پێکاتوە لە چل پرۆژەی زانستی چل پرۆژەی زانستی زۆر گرنگی لەخۆ گرتووە بەشە کەلتوریەکەشی کۆمەڵێک کەلتوری کۆمەڵێک کەلوپەلی کوردەواری کۆنی لەخۆ گرتووە نمایشمان کردووە. من وەکو قوتابیەک بەشداریم کردووە لە دروستکردنی ڕۆبۆتێک ئەم ڕۆبێتە بریتە لە کارکردنی خاوێنکردنەوە پاکردنەوە زیاتر بۆ خارمان بەکاردێت و هەروەها ئەگەر پشتگیری بکەین وا دەکەین کارێکی وا بکەین ئەم ڕۆبۆتە ئیش بکەن بۆ داهاتوودا لە ماڵەکاندا لە کۆمپانیەکاندا ئیش پێ بکەین. ئەم ڕۆبۆتە بریتە لە پاکردنەوە کە بە شێوازێکی جوان ئاو فڵچەیەک بەکاردێنێت و دەتوانێت ئیشی خۆی بە جوانی پێ بکات. پرۆژەکە تایبەتە بە خەونی هەموو مناڵەکان کە لە تەمەنی 1 ساڵە و شمولێکە تاکو 18 ساڵ کە پرۆژە هەر یەکێک خەونێکی هەبێت خەونێکی سادەی خۆی هەبێت لە قەڵەم و وەرەقەیەکی درێتێ خۆی بە ئارەزوو و ویستی خۆی خەونەکە ئەنووسێت و ئێمە لەم ڕۆیە بۆیان عەرزەکەین و بە هاتنی خەڵک و ئامادەبوون خەونی هەر مناڵە گەهێنرێتە دی. هەمومانە و ڕاستی باشە زانین کە ئەو ژیانی ئەمڕۆ ئێمە هەمانە لە سایی شەهیدانی کوردستانەوە بووە بۆیە پێویستە ڕێز لە خانەوادە و کەسوکاریان بگرین لە هەموو ڕوویەکەوە ئێمە گرنگیان پێ بدەین و لە بارودۆخیان بکۆڵینەوە تەنها کارەکە کارێکی مادی نەبێت نەخێر ئێمە لە ڕووی معنەویشەوە لەگەڵ ئەم خێزانانە بین.